بۆ برەودان بە پەیوەندە بازرگانیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەندۆنزیا، یەکێتی هاوردە و ناردەکارانی کوردستان و ژووری بازرگانی سلێمانی لەگەڵ وەفدێکی بازرگانی ئەندۆنزی کۆبووە. باڵوێزی ئەندەنوسیاش لە بەغدا دەڵێت لە بواری بازرگانی و خۆراک وڵاتەکەیان پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە و دەشیانەوێت پەیوەندی بازرگانیان زیاتر بکەن. Banyak sekali seperti saya sampaikan tadi produk-produk Indonesia yang کاڵایانەی ئەندەنوسیانی لێرانە زۆری ئەوەی کەم ئێمە بینیمانە زۆرن لەبەرەوەی زیاتر مەسەڵەن موادی خواردن و خواردنگێ و شتیوە لەبەر زیاتر هەوڵ دەدەین کە کاڵای نوێتریش بە هەرێمی کوردستان و سلێمانی و مەسەڵەن بە هەموو عێراق بناسێنین. احتیمالی هەیە لە داهاتوو بیسە 2 بەرابەر زیاد بیتن. هەرێمی کوردستان زۆرترین بەرهەمەکانی لە وڵاتانی دراوسێەوە هاوردە دەکات و کەمترین هەناردەی بۆ وڵاتانی دەرەوە هەیە. لەم چەند ساڵی دوایشدا پەیوەندی بازرگانی لەگەڵ وڵاتانی دراوسێدا بەهێزتر کردووە، بە جۆرێک بازرگانان سنووری وڵاتی دراوسێیان تێپەڕاندووە. یەکێتی هاوردە و ناردەکارانیش دەڵێت هەرێمی کوردستان بەشێک لە کاڵاکانی بەتایبەت لە بواری خواردەمەنی لە ئەندەنوسیاوە دابین دەکات و بازرگانانی ئەو وڵاتش دەیانەوێت قەبارەی بازرگانیان لەگەڵ هەرێم فراوانتر بکەن. ئاگاداری ئەندامەکان ئەەکەین بۆ ئەوەی کەوا بەشدار بن لەو کۆنگرە بازرگانی و ئەو پێشانگانەی کە لە وڵاتی ئەندونوسیا ئەکرێتەوە. وەکو هەمومان ئەزانی ئەندونوس لە وڵاتێکی پێشکەوتووە زۆر وە ئەو کاڵانەی هەیەی کاڵایەکی زۆر ڕێک و پێکەوە تا ئێستا هیچ مشکلەیەکی نەبووە لە هەرێمی کوردستانە و ئێمە بەو پەڕیتوانەمە هەڵدەین زیاتر کەوا ئەو پەیوەندیانە پتۆ بکەین لە بینی هەرێمی کوردستان و ئەندەنوسیا و هەروە لە بینی یەکێتی هاودۆن هاندکارانی و تاجیرەکانی وڵاتی ئەندەنوسیا. بڕیارە لە چەند مانگی داهاتوودا پێشەنگایەکی نێودەوڵەتی لە جاکارتای پایتەختی ئەندەنوزیا بکرێتەوە و بازرگانانی هەرێمی کوردستانیش بە فەرمی بانگێشت کراون. ئامانجیش لەم بانگێشتە برەودانە بە پەیوەندی بازرگانیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەندەنوزیا.